سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش لە بەرنامەیەکی نوێ ستادیۆم پێتان دەگەینەوە. بەرنامەی ئەمجارێ ستادیۆم تایبەت دەبێت بە دوو پاڵەوانی کورد. هەردوو پاڵەوان توانیویانە لەسەر ئاستی نێودەوڵەتی بەشداری بکەن و ئەنجام و دەستکەوتیشیان نەبێت. ئەوانش کارزان تەها لە یاری کیک بۆکسینگ و هەروەها هۆشیار عەبدوڵا لە یاری لەش جوانیە. سەرەتا جیاواز لە یاری کیک بۆکسینگ لە نێو بواری وەرزش خۆت بێتەوە گەیشتوتە ئاستێکیش کە کەم کەسێ لەو ئاستا واز لە یاری تۆپی پێ بێنێت و ڕوو لە یاریشتر بکات. بابزانین کارەوە کارەوە چی بووکەم تۆپی پێی واز لێهێنا و دواتر ڕووی لە یاریەکانی تری وەرزشی کرد. سەرەتا سوپاسانەکەم بۆم دەرفەتە سەرەتای دەستپێکردنی ژیانی وەرزشیم نەگەڕێتەوە بۆ یاری تۆپێن دوو گۆڵی. سەرەتا کە دەستم کرد بە یاری لە فئەی ناشئینەوە دەستم پێکرد لەگەڵ یانی وەرزشی سیروانی نوێ ئەو کاتە لەگەڵ مامۆستا ئالانی خۆشەویست. دواتر چوومە خولی لاوانەوە بەرز کرامەوە نزیکەی ساڵە دوانیش لەوێ یاریم کرد و تا گەشتمە قۆناغی ئەوەی کە بچمە ممتاز یاخود بەرزکردنەوە بۆ دەرەجەیەک بەڵێ. دواتری تر بەهۆی خوێندن و کۆمەڵی هۆکارەوە نەمتوانی بەردەوام بم و لە هەمان کاتا لەو کاتی کە یاری دووگۆڵی مەکرد یاریزانی ساحە و مەیدانیشم لە هەمانیانە لەگەڵیانە بەشدار بووم و بەشداری تەمرین و ڕاهێنانەکانیان بووم. بەڵێ کارزان دیارە گەیشتوتە ئاستێک لە تۆپی پێەیە کەم یاریزان هەیە لەو ئاستە واز بێنێت یاخود واز لە وەرزشە بێنێت و لە بوارێشتر بکە ئەو کارەوەی کە تۆ واز لە تۆپی پێهێنا بۆچی ئەگەڕێن تۆ پێدوانە بوو لەو سەردەمەیە زیاتر هەر لاوێک یاخود ناڵێک ڕووی لە بواری وەرزش کردا بە تۆپی پێ دەستی پێ کرد و خەونی تۆپی پێ بوو. زۆر ڕاستە وەک هەموو مناڵێکی کە منیش هەر هیوایەتمەوە بکە لە تۆپی پێ بتوانم جێدەستی خۆم دیاریکەمەوە بمە یاریزانێکی باش بەڵام بەداخەوە نەگونجاوە جا بەهۆی کۆمەڵی هۆکارەوە کە لەو ساڵەیە من کە شەشم تاو کرد سلێمانیم بەجێهێشت بۆی خوێن و کۆمەڵی هۆکارەوە نەمتوانی بەردەوام لەگەڵ یانەکەمە بۆیە پەیوەندیمان پچڕا کاتێکیش کە هاتمەوە تەمەنیەوەم نەما بوو یاخود وەریان نەئەگرتمەوە گەر بڕۆشتمە چکە لەوانەیە ئاسم گۆڕانێکی زۆری بەسەرا هاتبێت. لە گۆڕەپان و مەیدانیشە بە هەمان شێوە گەیشتوویتە دا ئاستێک بەشداری پاڵەوانتی بکەیت؟ لە گۆڕەپان و مەیدانیشە بە هەمان شێوە بەشدار بووم بەڵام وەک تەجروبەیەک یەکەم جار ویستم بەشدار بم لەگەڵ مامۆستا ئارامی خۆشەویست بەداخەوە بەهۆی ئیسابەیەکەوە نەمتوانی بەشداری پاڵەوانێتەکە بکەم بەڵام لەگەڵیانە هەر ڕۆشتم بۆ پاڵەوانێتەکە بەڵام لێ تووشێ و ئیسابە بووم نەمتوانی بەشداری پاڵەوانێتەکە بکەم. دوای ئەوەی کە خۆت باس لەوە کرد بەهۆی خوێندنەوە وازن لە تۆپی پێ و گۆڕەپان و مەیدان هێنا چۆن لە کاتی گەڕانەوە کیک بۆکسینگت هەڵبژات ئەمەش پێویستی بە مەشق و ڕاهێنانە پێویستی بە ئەزمونە هەرا پێویستی بۆی ڕاهێنەریشیش پشتت بگرێت و بۆی بتوانی مەشق و ڕاهێنان بکەیت. زۆر ڕاستە کاتێک کە گەڕامەوە بەهۆی ئەوەی کە پێشتر یاریزانی دوو یاری بووم دوو یاری جیاواز بۆیە کێشی لەشم زۆر کەم بوو. کاتێک کە هەستم کرد کێشی لەشم زیادی کردو بەڕاستی زۆر نامرتاح بووم لەگەڵی بۆیە پەیوەندیم کرد بە سنتەری جێفجیم ئەو کاتە مامۆستا تاریق مامۆستا سامان سدیقی لێبوو بۆ دابەزانی کێشی لەشم پاشەوەی کە مدەتێکی کەم بەردەوام بووم هەردوو مامۆستا پێیان باش بکە بەردەوام بم چکە لە یاریەکە توانیم زۆر بە شێوەیەکی خێرا پێشکەوم بۆیە تر بەردەوام لە کیک بۆکسین و دواتر بەشداری پاڵەوانێتەکان تۆ لەو کاتەی باس لەوە ئەەکەیت کە تەمەنت بەسەر چوو بۆ تۆپی پێ بەڵام بۆ گۆڕەپان و مەیدان دەتوانانی بەشداری بکەیت و جارێشتر بگەڕێتەوە نێو ئەڵکابەریەکان. بۆ گۆڕەپان و مەیدانش بە هەمان شێوە نەمەتوانی بە حکومەوەی کە من لەو کاتی یاریزانی گۆڕەپان و مەیدان بووم کێشی لەشم زۆر کەم بوو بە
حکومی باڵایکی بەرز و کێشێکی لەشی کەم من یاریزانی یەکباز و سێباز بووم بۆیە کاتێک کە کێشی لەشم زیای کرد بێگومان و توانایشم نامێنێت کە بتوانم بەشداری یەکباز و سێباز کەم بۆیە نەگەڕامەوە سەر. کیک بۆکسینگ پێویستی بە ئەزمون و پێویستی بە شارەزای وەروە چەند خۆناغێک هەیە بۆ ئەوی بگەیت ئاستی پاڵەوانتەکان تۆ خۆناغانە بە شێوەیەکی خێرا بڕیوە و گەیشتوتەدا ئاستێک کە توانیت لە سەراستی کوردستان و بە هەمان شێوە سەراستی عێراقیش ڕکابەری بکەیت. ئەوەی جێی دەستخۆشیە ئەمە لێرە دەستخۆشی لە مامۆساکانم بکەم چونکە بەڕاستی لێ هاتووی ئەوان بکە بتوانم بە شێوەیەکی زۆر خێرا پێشکەوم بە تایبەت مامۆستا تاریخ و مامۆستا سامان لە سەرەتاوە کە زۆر دەستیان گرتم بە تایبەت مامۆستا تاریخ زۆر هەوڵی یا لەگەڵ ما تاکو پێشکەوم و دواتر پەیوەندیم کرد بەیانی وەرزشی ئاشتی لەوێژ مامۆستا سیروان لەگەڵ ما بەردەوام بوو بە هەمان شێوە توانیم لە دوای یاریکردن لە دوای 5 مانگ بەشداری بتوڵی کوردستان کەم پلی یەکەم بەدەست بێنم دواتر هەنگاوم نا بۆ پێشتر بەرەو عێراق ڕۆشتم و هەتاوەکو ئێستا بەردەوام لە ساڵی 2007 بۆ جاری یەکەم لەسەر ئاسی عێراق توانیم پلی یەکەم بەدەست بێنم و لەو ساڵەوە بەردەوام هەموو ساڵە تا ئێستا خۆشبەختانە توانیمە پلی یەکەم بەدەست بێنم. لەو ساڵش بۆ ڕیزی هەڵبژاردەی عێراق بانگەشت بە هەمان شێوە لەو ساڵە هەڵبژێران بۆ ڕیزی هەڵبژاردەی عێراق. بەڵێ هەڵبژاردەی عێراق بەرزترین ئاستە یاریزان پێی ئەگات لەسەر ئاستی وڵاتانیش بە هەمان شێوە هەڵبژاردەی نیشتیمانی هەڵبژاردەیەکە خەونی هەموو یاریزانێکە. تۆ لەو ساڵەوە لەگەڵ هەڵبژاردەی عێراقی تا چەند توانیتە لەگەڵەوە هەڵبژاردێ پەرە بە ئاستت بدەیت بە تایبەت کە ڕاهێنەری جیاوازتری هەیە کەمپ و مەشق و ڕاهێنانی تایبەتی هەیە یاخود بەشداریکردنی دەوڵەتیشی هەیە. بەڵێ ئەوەی ڕاستی بێ لەگەڵوانە چەندین جار بەشداری مەشق و ڕاهێنانم کردووە وەکو دەورەی تەدریبی وە بەردەوامم لەگەڵیانەوە هەروە پاڵەوانتی دەرەوە لە پاڵەوانەتی ئاسیام لەگەڵا ئەنجام ماوە وەکو پاڵەوانەتی کورگستان و پاڵەوانەتی ئاسیا لە وڵاتی کورگستان ساڵی 2010 کە توانیم 2 مەدالیا بەدەست بێنم پلەی دووەم و سێیەم و بە شێوەیەکی باش ینی کۆمەڵێ معلوماتی زۆر باشم لیان وەرگرتووە کە توانیمە پێشکەوم تایەوە فەرقێکی زۆریش لە بینی ئێستا و ڕابردووە ئابینم بەهۆی ئەوەیە کە کۆمەڵێ خیبرە هاتوۆتە سەرەوەی کە پێشەوە بڵێن گۆڕانکاری لە شێوازی یاریکردن و بەڵ ئەقڵێتی یاریکردن و ئەمانە هەمووی دەوریە چکە پێویستە بە چەند قۆناغێکە بۆ ئەوەی کە تۆ بتانی لەسەر حەلەبە بە شێوازێکی هادی یاری بکەیت نەشڵەژەی چکۆمانە هەمووی زەختی نەفسیە لە کاتی بتوڵاتە تووشی یاریزانە بێ بۆیە بە تێپەڕبوونی کاد و یاریکردن وردە ئەو سرێسان لەسەرەکەمە بێتەوە فێرەبی کە بتانی بە شێوەیەکی باشتر پێشکەوێت و یاری بکەیت. کارزان تۆ گەیشتوتە ئاستێک ئێستا بەشداری نێو دەوڵەتیشتە بوو لەگەڵ بژاردەی عێراق کاتی خۆی وتەیەکی باو هەبوو کە هەر یاریزانێک لە یاری بنەرەی بەرگری کاتێک ڕوو لەو یاریەکە زیاتر ڕۆحێتی شەڕانجێزی لە ناخیا هەیە و ئەکات کە ئەو یاریە بکات بۆ ئەوەی ئەو شەڕانجێزی خۆی خاڵی کاتەوە بەڵام ئێستا بۆ چونێشتر هەیە ئەڵێ کاتێک مرۆڤ یاخود هەر کەسێک دووچاری هەر خەمۆچیەکە بێت بێتاقەتێک ئەتوانێت یاریکێک بۆ کەس زیاد تایکواندۆ کۆمەڵی لەو یاریانەکە بۆی ناخی ئاسوودە بکات و ئەو شەڕانجێزەی لە ناخێتی هادی کاتەوە. زۆر ڕاستە چکە ئینسان هەموو مێشکی مرۆڤ کۆمەڵە هۆرمۆنات دەریاکە ئەویش عەسەبیەت و تووڕێی و هەموو شتێک تۆ توانی بێیت لە کاتی تووڕێیە خود لە کاتێکی ناجێژیری مێشتا بیرکردنەوە تاتوانی بێ لە سەرم چی سەخۆت خاڵیکێت و کاریەکەیت ئەتوانی بە زەڕبەکانە هەموو ئەو تووڕەیی لە لەشتا هەیە دەریکەی لە مێشتا هەیە دەریکەی بۆیە من بڕوام وایە ئەو کەسانەی کاری هونەرە جەنجەکانەکەن بە پێچەوانەوە کەسانی لە جیاتەوەی شەڕانجێز و تووڕە بن کەسانی زۆر لە سەرخۆ و هادئترن و تەسەورەکەم مێشکیشیان سافتر بێ ئەنی بە حکومەوەی کە خۆم تاسە کۆمەڵە یاریزانم لایەوە ئەو کەسانی لە دەوروبەرم و هەم خۆشم ینی کەسێکی عەسەبی نیم هەستەکەم ئەم یاریە زۆر هاوکارمەوە بۆ ئەوەی کە کەسێکی تووڕە کاتێک ڕوود لەو یاریەکە تۆ تەنها خۆشەویستی وەرزش بووە یاخود ڕۆحێتی شەڕانجێزیت هەبووە بە پێچەوانەوە من هەتا ئێستا ینی کە سوکاری نزیکی خۆمەڵەن چۆن نەتوانین شەڕ ینی بە حکومەوەی کە هیچ ڕۆحێتێکی شەڕانیم نەبووە لە ژیانمانی چکە بە تەمەنم لە دەرەوە یا لە شوێنانی تر نەمتوانیەوە بەکاری بێنم ئەم شتا بۆیە کە ئەم وەرزشەش مەڵ بژاردووە توانیمە بەردەوام بم وەک وەرزشە سێرم کردووە نەگوکەوەی کە تەئسیر لە کەساتی من بکات لە دەرەوە بەکاری بێنم یاخود لە شوێنە جیاوازەکان
خۆمی پێ بنوێنم بە پێچەوانە وەکو وەرزشێک و هەر یاریکی تر ئەگەر ئەمەش نەکەمە بێ یاری ئاسن بکەم یاری فیتنس بکەم یاری مەلەوانی بکەم ئەنی بۆیە ئەمیش هەر بەشێکە لە وەرزش بە بڕای من کەواتە لە نێو حەلەبە کاتێک ڕوبەڕووی یاریزانێک کەویتەوە ئەو کاتە ناخت هەست بە ئازارەکە بەرامبەرەکە دەخەیت یاخود لێدای لە ناو بە کە پێڵێن زەردە قازی و کۆمەڵی لەو لێدانانە سەرکەوتن تۆمارەکە زۆر ڕاستە ینی پێت ناخۆشە بەڵام دوجار هەر وەرزشەوە لە دوای یارێکەش تۆچی دەستخۆشی لەو کەساکە باوشی پیاکەیت وە بگرە لەوانێ بن بە هاوڕێی زۆر نزیکیش لە دوای یارێکە لە ڕابردوودا ئەوانەی کە لە چێشی تۆ بوون ڕوبەڕووی گرفتێک ببوونەتەوە کە یاریزانی بەرامبەریان کەم بوو لەو کێشە نەیانەتوانی لەسەر ئاستی عێراق و کوردستانیش ئەو هێز و توانیان هەیە تاقی بکەنەوە لە بەرامبەر چەند یاریزانێکی ئازبەرز و بۆیە کاتێک ڕویان لە دەروی عێراقەکە دووچار کێشا بوونەوە ئێستا تۆ کێشەیەت هەیە یاخود یاریزان هەیە بۆی بتوانی ڕوبەڕووی بیتەوە پێش من کاک هاوبیر عەبدوڵڵا دکتۆر هاوبیر لە یاریزانی هەڵبژاردەی عێراق بوو بۆ وەزنی قورس و دوای ئەویش خۆشبەختانە من توانیم بچمە شوێنەکەی کاتێک وازی لە یاری هێنا لە ڕابردوو تا و لە ئێستاش ئەو کێشەیە هەیە لە ناو هۆڵەکانە وەزنی قورس کەمە بە شێوەی پێویست نییە ئەو کەسی کە وەزنی قورسە لەوانەیە باڵایەکی گونجاوی نەبێ یاخود کێشێکی زیادەی لەشی زۆری هەبێت تەنها هاتبێ بۆ ئەو مەبەستە ئەو کێشەی لەشی زیادەی لاباد یاخود بۆ نمونە هاتووە تەنها بۆ خۆشی خۆی بۆ پاڵەوانەتی نەبێت چونکە بە حکمی ئەو کەسانی کە لە وەزنی قورسان تا حدێک بەرکەوتنیان قورسە یا بەردەوامبوون و مانەوەیان لە یارەکەی قورسە بە حکمی ئەو زەربانی بەرەکەوێ زەربەی قورسن بۆیە لە ئێستاشە بە هەمان شێوە ئەو کێشەیە هەر هەیە بەڵام توانیت پارێزگاری لە پلەی یەکەمیەکەت پێ لەسەر ئاستی عێراق و بە هەمان شێوە بەشداری نێودەوڵەتیشتە بۆ لەگەڵ هەڵبژاردەی عێراق بەڵێ هەم لەگەڵ هەڵبژاردەی عێراق بە هەم لەگەڵ یانی وەرزشی ئاشتیش بەشداری پاڵەوانەتی نێودەوڵەتیم کردووە هەر بە شێوەی پرۆفیشناڵیش بە هەمان شێوە بەشداریم کردووە هەر ساڵی 2017 حوتی سێ بۆ یانزەی سێ لە وڵاتی ئێران بەشداری پاڵەوانەتی نێودەوڵەتیم کرد توانیم پلەی یەکەم بەدەست بێنم و 26 نۆش بەشداری پاڵەوانەتی نێودەوڵەتیم کرد بە شێوازی پرۆفیشناڵ لەوەش ئەتوانیم سەرکەوتوو و خۆشبەختانە کامانە لە دەروی هەڵبژاردەی عێراق بوون کیک بۆکسین چەند ستایلێکی یاریکردنی هەیە تۆ توانیتە لەو ستایلانەی تریشە بە هەمان شێوەکو یەک هاوسەنجی ڕابگریت و ئاستێکی بەرز پێشەش بێ پێم وابێ لە کیک بۆکسە هەشت جۆر ستایلمان هەیە لە یاریکردنا فول کۆنتاکت لایت کۆنتاکتە سیمی کۆنتاکتە های کیکە لەو کیکە کەیوەنە میوزیکەڵ فۆرمە بەم شێوانە هەر یاریزانێک پێویستەکە لەسەری کە لە جۆرێک ئەگەر باشتر وایە لە جۆرە یا دوانیان ناخۆی سەرقاڵکە باشتر بێ لەوانەیە بتوانێت نەتیجەیەکی باشتر بێنێ ئەنجامی باشتر بڵێ بە حکمەوەی کە بتوانێت زیاتر پەری پێ بە وەک لەوەی کە لە هەر هەشت وەزنەکە هەشت جۆرەکە یاری بکە تۆ لە شێوازی پرۆفیشناڵە کە پشت بە واقعیە و دەستکەش و ئەمانە نابەستێت یاری ئەەکەیت بە شێوی سەربەستر پێ دوایە ئەم یاریە مەترسی ئەبێت بۆ سەر ژیانی یاریزان بۆ یەکەمتر یاریزان ڕوو لەم بوارە ئەکات یاخود یەک شێوازە و توانندری هەموو یاریزانێک یاری بکات لە ڕاستیان ناتوان بڵێم خەتەریاتی هەیە لەسەر ئەو کەسەی یاریەکە بۆ چونکە ئەو کەسەی کێت بەشداری پاڵەوانێتێک یاخود ئەم یاریە ئەکا کەسانێکن کە پێشەکەەوە نەبن بە کەسێکی پرۆفیشناڵ لە ڕووی تەمرینەوە لە ڕووی بەرگەگرتنەوە لە ڕووی قووەتەوە بۆیە بە چەند قۆناغێکە ئەتوانێت بگاتە ئەوەی کە بێتە سەر حەلەبە یاریزان بۆ یاریزان ناتوانێت ڕاستەخۆ کە دەستی کرد بە یاری بێتە ناو حەلەبە و پاڵەوانەتی بەشداری بکە لەوانەیە کەم تا زۆرێک کێشەیەک هەبێ ئەم کاریگەریش بەدەر نییە لە یاریەکانی کە بۆ نمونە لە یاری دوو گۆڵی تۆپی پێەیە ئەگەر ڕێژەیە وەرگری ئەو ڕێژەی لە تۆپی پێ ئەو جۆرە مسابەیە زۆر زیاترە لەوەی لە کیک بۆکسە هەیە بۆ بە حکمی ئەو کەسی لە تۆپی پێ تووشی ئیسابە بێ خۆی ئامادە نەکردو بۆ ئەو ئیسابەیە بەڵام بە پێچەوانەوە لە یاری قیتالیەکانە ئەم کەسە جسمی ڕاهاتووە لەسەر ئەوەی کە زەربەیەک بخوات بۆیە تەسەورەکەم هەر چۆن کاریگەری بۆ هەر وەرزشێککە هەبێ هەر بە هەمان شێوەیە بڵێ لەگەڵ هەڵبژاردەی عێراق ئەم ساڵ بێگومان پرۆگرامێکتان هەیە هەروەها ئامادەکاری ئەەکەن بۆ ئەوی بەشداری لە چەند پاڵەوانەتی بکەنەوە بەنیازن کەمپی دەرەوە ڕێ بکەن یاخود تا ئێستایی شتێک یەکلانە بۆتەوە بۆی ئەو باردۆخەی کە لە وەرزشی عێراقەیە لە ڕاستیە ساڵی پار وا بەنیازبین بەشداری پاڵەوانەتی نێودەوڵەتی بکەین لە وڵاتی تورکیا دوای ئەوەی ڤیزەشم بۆ هاتەوە نەمتوانین ببوورە بەهۆی کۆمەڵێک کێشەی تکت و ڕۆشتنەوە بەشداری پاڵەوانێتەکە بکەم
هیوادارم ئەم ساڵوانە بێ بەڵام پرۆگرامی هەڵبژاردەی عێراق ئەم ساڵ بەشداریکردنە لە پاڵەوانەتی وڵاتانی عەربی و هەروە پاڵەوانەتی وڵاتانی ئاسیا پاڵەوانەتی وڵاتانی عەربی احتیمال هەیە لە سلێمانی بەڕێوە بچێ بە وڵاتی ئاسیا احتیمال هەیە لە وڵاتی کۆریا بەڕێوە بچێ دواتریش پاڵەوانەتی نێودەوڵەتی هەیە قاڕاتی پێوترێ پێم وابێت لە وڵاتی ئەمریکا بەڕێواچێ بۆ هەر سەرجەم پاڵەتەکان ئامادەکاری دەست پێ کردو یاخود چاوەڕێی ڕاهێنەری هەڵبژاردەی عێراقی بە دڵنیاییەوە کاتێک کە پاڵەوانێتی وایەتە پێشەوە یاخود لە ئارایە بێ من خۆم ئامادەکەم بەدەر لەوەی کە چاوەڕێی ڕاهێنەری هەڵبژاردەکە بکەم من لێرە بەردەوام لەگەڵ مامۆستا سیوان و مامۆستا هونەر لێرە زۆر سپاسیان دەکەم کە هیلاکە بن لەگەڵما خۆم ئامادەکەم و بە چەند ڕۆژێک پێش یاریەکە لەگەڵ هەڵبژاردەی عێراقیشە ئامادەکاری دەست پێ وەکو زانیومانە تۆس ئێستا وەکو ڕاهێنەریش مەشق و ڕاهێنانەڵێتەوە چەند مناڵێکت هەیە لە بەردەستە بۆی پێیان بگەێنن ئێستا زیاتر ئەو مناڵانەی کە مەشق و ڕاهێنان لە یاری کیکبۆکساکەن بۆ ئەوەیە لەشێکی ڕێکیان هەبێت یاخود و پەروەردەکردنە بۆی لە داهاتوو ببنە بنەمایەک بۆ یاری کیکبۆکس و وەرزش لە کوردستان و عێراقش لە ڕاستیات پێم بڵم بە هەردوو جۆرەکەیە هەنێک یاریزان هەیە لە تەمەنێکی مناڵەوە کە دەست پێکە ئیستیعابەیەکی باشتری هەیە بۆ ئەوەی کە بتوانێت جوڵەکان بە شێوەیەکی باشتر فێر بێ و هەروەها جۆرێکی تەحمل و ئەم یاریە بۆ ئەو مناڵانە ئیسفادەکەی ئەوەیە کە بۆ نمونە کەسێک یاریەکە لەو تەمەنەیە توانای بیرکردنەوەی باشترە بۆ چکەم وەرزش یارمەتی دەرە بۆ جوڵانی مێشک و بیرکردنەوەی زیاتر ئەمەش بە دەرنیە لە هەر وەرزشێکیکە بۆ ئەو مناڵانەی کێنە ئەوێ بە هەم بە شێوەیەکی تەندروسترە مێنەوە و هەم تیاشیانە بەشداری پاڵەوانەتیەکەن من هەر لای خۆم چەند مناڵێکم هەیە چەندین جار یاریان کردو ئێستا شێوازێکی زۆر زۆرجوانیان هەیە لە کیکبۆکس و لە مۆیتایشە کاتوانن بەشداری پاڵەوانەتی بکەن لە داهاتووە کاریگەری بەڕێوەچوونی پاڵەوانەتی لە کوردستان لە ساڵانی ڕابردوو بەهۆی قەیرانی دارایەوە کە چەند ساڵێک کەمترین پاڵەوانەتی چالاشی لە کوردستان بوونی ئەمە چ کاریگەریەکی لەسەر ئاستی ئێوە یاریزان دروست کرد بەڕاستی کاریگەریکی زۆر زۆری هەیە بە حکمەوەی کاتێک یاریزان دەسەکا بە یاری و لە تەمرینی خۆی بەردەوامی بۆ مدەتێکی زۆر ئەم یاریزانە پێویستەکە یاری بکە بە حکمەوەی کە ئەم یاریکردنەوە وەک ئیمتیحانێک وایە بۆ یاریزان تاقود بزانێ مستەوای لە چه ئاستێکە و ئەمەش تەسیرێکی زۆر زۆری کردوتە سەر ئەو یاریزانە بۆ چکە تووشی ساردبوونەوە بن کە یاریان نابێت یاخود بەشداری پاڵەوانەتی ناکەن هۆکارەکەەوەی لێرە وەرزش ناتوانێت بەڕاستی ببێتە سەرچاوەیەکی ژیان بۆیە بێ لەگەڵ یاریشەکەش بکەی وە چەندین هەلیش هەبووە بۆ ئەوەی کە من بتوانم بەشداری پاڵەوانەتیەکانی دەرەوە بکەم یاخود بچمە دەرەوە یاری بکەم بەڵام بەداخۆ نەمتوانیوە بە حکمەوەی کە نەمتوانیەوە ئیشەکەم بەجێبێڵم کەواتە ڕێگری دروست بووە لە بەتەشیت دوا پرسیارمەوەی خەونت چییە لە بواری وەرزش حەزەکەی بەکوێ بگەیت چ ئەنجام و دەستکەوتێکەکە بێ یاخود وێزگەی داهاتووی دوای یاریکردنە چی ئەبێت ئەگەر هیواتمەوە تەبعاە وەک هەموو یاریزانێکە دەست پێکە خەونمەوەی بم بە یاریزانێکی پرۆفشناڵی زۆر دیار لەسەر ئاستی جیهانی بەدەر لەوەش ئەگەر وازم لە یاریکردنێ هیوادارم بتوان بمە ڕاهێنەرێکی باش کە یاریزانەکانی بەردەمم پێ بگەێنم هەم لە ڕووی پاڵەوانەتی و هەم لە ڕووی فکریەوە لە ناوخۆیان کە سوودێکیان پێ بگەێنێ هەنگاوت ناوە بۆ بیتە یاریزانێکی زیانی کە خۆت ئاماژە بەڵێ بە دڵنیاییەوە چەندین جار ئۆفەرم هەبووە کە لە دەرەوە یاری بکەم وە لە ئێستاشە ئۆفەرێکم هەیە هیوادارم جوابێکی پۆزیتیڤ سەرکەوتوو بیت و بتوانیت لە داهاتوو بە خەونەکەت بگەیت وەروەها لەگەڵ هەڵبژاردەی عێراقیش ئەنجام و دەستکەوتی زیاتر بەدەست بێنیت. یاری لەش جوانی لە کوردستان گرنگیەکی زۆری پێدەدرێت ئێستا خاوەن دەیان پاڵەوانین هەروەها سەدان هۆڵی لەش جوانی لە شارەکانی کوردستان بوونی هەیە ئەو پاڵەوانانە توانیویانە لەسەر ئاستی نێودەوڵەتی بەشداریان هەبێت و ئەنجام و دەستکەوتیشیان نەبووە یەکێکیش لەو پاڵەوانانە وشیار عەبدوڵایە وشیار
لە ماوەی ڕابردوو توانی لە پاڵەوانتێک بەشداری بکات و هەروە ئەنجامیشی بەدەستێنا بەڵام دەست پێچیاتنە نێو بواری وەرشی وشار جیاواز بوو بابزانین خۆی چۆن هاتۆتە نێو بواری وەرزش و هەروە سەرەتا چەندیاریەکی کردو چۆن توانیوێتی ڕێزکێک بۆ خۆی بدۆزێتەوە و لە یاری لە جوانی خۆی ببینێتەوە ببێت یەکێک لە پاڵەوانەکان. زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست. ڕاستی من ناوم هۆشار عەبدوڵڵا ڕەسووڵە لە دایکبوو شاری سلێمانیم و هەر دانیشتوو شاری سلێمانیشم. نزیکەی 15 بۆ 16 ساڵە بێ سەرقاڵم بەم وەرزشەوە. ڕاستی پێشتر یاری ترم زۆر تاقی کردوێتەوە بەڵام دوازار خۆم لە میارێت تاکێدا بینیەوە کە ئەوە بوو کە ئەنجام و نەتیجەی باشیشم هەبووەتیایە. چۆن ڕوود لە بواری یاری لەش جوانی کرد کە و یاریەکی جیاوازترە یاریش تایبەتە پێویستی بە کۆمەڵی ڕێنمایی و هەروەها خەرجی زیاتریش لەگەڵ یاریەکانی ترە. وەڵایی هەر لە مناڵیەوە ئەمە هیوایەتێکی مناڵیم بووی تر ڕاستی زۆر هۆکار هەبوو یەکێک لەوانە ئارنۆڵدی ئەفسانەی لەشجوانی کیڤن ئەمانە بەڕاستی هاندەر بوون بۆ من کە ئەمبینی بەم لە شولارە جوانەوە ئیتر ڕاستی منیش حەزم کرد هەموو هیوایەتێکی مناڵیم ئەوە بوو بەو شێوەیە دەرکەوم. زۆربەی یاریزانانی کورد کاتێک لیانە پرسید بۆ ڕوود لە یاری لەش جوانی کردو یەکێک لەوە کارەکانی سەرکردنی فیلمەکانی ئارنۆڵدە. بەڵێ ڕاستە. ڕاستی ئەم فلیمانە و ئەم ئینانە هۆکارێکی سەرەکی بوون کە زۆر یاریزان ڕوویت کردوتە ئەم یاریە ئەمیش هەم لە ڕووی دەرونیەوە یاریێکی ئارامبەخشە هەم لە ڕووی ئەوەی جەستەیەکی جوانت پێبەخشێ و دەرکەوتوتری لە ناو خەڵکا و جیاوازتر دەرەکەی بەڕاستی ئەمە هۆکارەکەی. لەو ماوەی کە خۆت ئاماژەت بۆ کرد یاری لەش جوانی ئەەکەیت تا چەند بەشداری لە پاڵەوانتیەکان کردووە ئەنجام و دەستکەوتە بۆ گرنگجیت بە بەشداریکردن داوە لە پاڵەوانتیەکانی شاری سلێمانی و کوردستان و عێراقیش. بەڵێ ڕاستی لە سەرەتا من کە ڕوون کردە ئەم یاریە وەکو هیوایەتێک ڕوون تێکرد وەکو جەستەیەکی باش و جوانم هەبێ و ئامانجم پاڵەوانێتی نەبوو بەڵام زۆربەی یاریزان ئەکەونە ئەم دۆخەوە کە ئەبینێ ئەگاتە ئاستێکە ئیتر لەشی پێویستی بە زیاتر دەرکەوتنە ڕۆکاتە پاڵەوانێتەکان یان زۆر کەسیشەیە هەر لە سەرەتاوە بەو ئامانجە دەسەیاتەکە دەسەیات ڕۆکاتە ئەم یاریە و دەسەیاتە یاریەکە با بڵێ کە بەشداری پاڵەوانێتەکان بکە بەڵام من لە ڕاستیات جیاوازتر بوو چکار سەرەتا هەر بۆ خۆشی خۆم و بۆ تەندروستی و دەرکەوتنی لەشم بە شێوەیەکی جوان بوو ئاوا ڕوون کردە یاریەکە بەڵامی تر دوای خۆی ڕاتەکێشێ بەرەو پاڵەوانێتەکانی ڕایکێشایی بەرەو پاڵەوانێت. بەڵێ ئەرەوەڵا ڕاستی لە 2015 بەشداری پاڵەوانێتێکم کرد پلەیەکی وان بەدەست نێنا بەرچاو بێت چکە یەکەم پاڵەوانێتیم بوو عادەتەن یاریزانی لەش جوانی کە بەشداری پاڵەوانێتیەکان لە یەکەم پاڵەوانێتیە تەنها بینینی ستەیجە ئەوە نییە یەکسەر نەتیجە بەدەست بێنێ زۆربەی یاریزانەکان بەم دۆخایەتیە پەڕن گرنگ کۆڵەدانە ئەو یاریزانەی کە لە یەکەم هەنگاویە شکستێنێ گرنگەوەی کۆڵنەدا چکە کە کۆڵیدا سارد بەوە ئیتر بەتەمای هیچ ئەنجامێک نەبێت لە ژیانە بەڵام من نەک سارد بوومەوە بگرە زیاتر هەوڵم با و کۆڵی پێنەدای تو وای لێکردی زیاتر خۆت ئامادە بکەی بۆ ئەوەی لە پاڵەوانتیەکانی دوای ئەوە بەشدار بیت و نمونەشمانەوەیە کە لە پاڵەوانتی هیندستان بەشداریت کرد و توانیت ئەنجامی شتە بێ. بەڵێ من لە وەکو بۆم باسکردی لە 2015 ئەزمموی یەکەمە بوو بەڵام کە بتەوێ هەر یاریزانێک بێوێ هەنگاوێکی باش بنێ ئەبێ دوو هەنگاو بڕواتە دواوە بۆی هەنگاوێکی باش بنێ ڕاستی من ساڵێکی ساحەتم کرد لە 2017 بەشداری پاڵەوانێتی سلێمانیم کرد توانیم پلەی یەکەم بەدەست بێنم لەو پاڵەوانێتیە لە کێشی 80 کیلۆگرامە ئیترەمە هاندەر بوو بۆ زیاتر بەرەو پێشچوونم ڕاستی لە 2019
هەڵبژاردەی عێراق بانگەوازێکی کرد بۆ ئەو پاڵەوانانی کە ئەنجام و دەستکەوتیان هەیە لەسەر ئاسی پارێزگاکانیان ئەتوانن بێن خۆیان پاڵێون بۆ پاڵەوانێتەکانی دەرەوەی عێراق. ئیتر ئەوەش بوو من وەکو یەکێک لەو پاڵەوانانە چوم ئیختیبارم کرد لە بەغا. قۆناغەکانی پاڵاوتن لەوێ قۆناغێکی سەخت بوو چکە هەم بەهۆی هاتوچۆکردن بۆ بەغا و هەم سێ مەرحەلەی زۆر قورسمان تێپەڕان هەنێک لە برادرانی سلێمانیمان لەگەڵا بوو. ئیتر من یەکێک بووم لەو یاریزانانی کە هەڵبژێران بۆ پاڵەوانێتی ئیسپانیا لەگەڵ چەند برادری کتری کووردا. بەڵام دوجار ئەو پاڵەوانێتی ئیسپانیا نەکرا بەهۆی ئەوەی کە لە شاری بەرشەلۆنە بوو پاڵەوانێتەکە. هەرێمی کەتەلۆنیا داوای سەربەخۆیە کرد لەو کاتەیە و پاڵەوانێتەکە هەڵوەشایەوە. بەڵحاصڵ ئێمەش هەر کۆڵمان نەیە کراین بە دوو بەرەوە بەرەیەکیان نێرا بۆ پاڵەوانێتی دووبەی وە بەرەیەکی تریشمان کە پێکاتبووین لە 4 یاریزان نێراین بۆ پاڵەوانێتی دایمۆند کەپی جیهانی لە هندستان. لەو پاڵەوانەکە پلەی دووەمت بەدەست چ جیاوازیەک هەبوو لە نمایشەکانتان لە ئامادەکاریتان لەو مەشقوڕانانەیە کە ئەنجامی دەن لەگەڵ یاریزانانی تری جیهانی کە بێگومان کۆمەڵی یاریزانی جیهانی ئازبەرزش تێدا بەشدار بووە؟ ڕاستی لێت نەشارمەوە ئێمە سەختێکی زۆرمان بینی لە چوون بۆ پاڵەوانێت چکە هەر لە سلێمانیەوە کە بەڕێکەوتوین 3 تەیارەمان کردووە و دوایەوە 11 سەعات لە سەیارەیە تا گەیشتوین بەو شارەی کە پاڵەوانێتەکە تایە. سەرەڕای ئەوەی چاوەڕێکردن لەوێ کە تا کێشان و جاکردنەوەی وەزنەکان و ئیتر لە ڕاستی زۆر هیلاک بووین. کۆمەڵی ئاستەنگی زۆر بزەبت چکە هندستان بەڕاستی لێتان نەشارمەوە وڵاتێکی ئەوەندە پێشکەوتونیە لە بواری ڕێگەوبان و هاتوچۆوە ئاستەنگی زۆرمان بۆ پێشات. بەڵام لەخوا بەزیابێ نەتیجەکان باش شکایەوە. ئێمە تیمی عێراق 4 یاریزان بووین بەڵام توانیمان ئەنجامێکی زۆر گەورە بەدەستبێنین. 4 یاریزان بەڵام 4 مەدالیا 2 ئاڵتون و 2 سلڤەر. ئەم بەدەستهێنانی پلەی دووەمیە چی بە تۆ بەخشی یانێ چ بەرنامەیەکی لە ژیانی تۆ گۆڕی بۆ ئەوەی بتانی بە شێوەیەکی جیاوازتر هەروە ئامانجێکی گەورەتر هەڵگری لە داهاتوودا کاری بۆ بکەیت و بەشداری لە پاڵەوانێتیەکاندا بکەیت؟ ڕاستە بەڵێ من سەرەتا و یاریزانێکی هەڵبژاردەی عێراق بەشداری ئەو بتوڵەیەم کردووە کە ئەمەش شانازیەکە بۆ من بەڕاستی وڵاتێکە من نوێنەرایەتی بکەم ئەمە دەستکەوتێکی گەورەیە بۆ من لە ژیانی وەرزشیمە. ئینشەڵا ئەمە نابێتە دوایین پاڵەوانێتی و ئینشەڵا لە داهاتووە پاڵەوانێتی ترمە بێ و بەشداری باشتریش ئەکەم و لەسەر ئاستی پاڵەوانێتی جیاوازەکانێتە چونکە لێت ناشارمەوە منتەخەبی عێراق تەنها لەگەڵ IFBB ئیشەکات کە ئەمەش سنووردار کراوە با بڵێ ناتوانێت لەگەڵ ئیتیحادەکانی ترا ئیش ناکاوەکو ئیتیحادی IFBB پرۆلیگ و IFBB پرۆکوالیفایر و NPC و ئەمانە کە ئەمانە خەونی گەورەتریان لە پشتەوەی بۆ گەیشتن بە پاڵەوانێتی مستەر ئۆلۆمپیا کە پاڵەوانێتی گەورەی جیهانیە. ئێستا یاری لەش جوانی بەو گرنجێک کە پێی ئەدرێت و بوونی سەدان یاریزان لەو یاریە لە هەمان کاتیشدا کۆمەڵێک کێشەی هەیە کۆمەڵێ گرفتی هەیە یاریەکە هەر لەوەی هۆڵێکی زۆر کراوەتەوە لە شارەکانی کوردستان لەگەڵ بوونی چەندین زۆر پرۆتین و مادە تەواوکەریەکانی خۆراک. ئێوە وەکو ڕاهێنەرێک وەکۆی کە یاریزانێکی ئێستا بەژداری نێودوڵەتەکە بووە پێ دوایە بوونی ئەو هۆڵە زۆرانەی کە هەیە سوودی بۆ یاریەکە یاخود بە پێچەوانەوە بۆتە لایەنێکی نێگەتیڤ؟ وەکو زۆربوونی هۆڵەکان بەڕاستی ئەمە سوودی هەیە بۆ یاریزانان سوودی هەیە بۆ ئەو کەسانەی کە باوڵی کە ئەیانەوێت
سەحەتیان باش بێ بەڵام وەکو زۆری هۆڵ و کوالێتەکەیان ئەمە کارەکاتە سەر ئاستی یاریزانانمان بەڕاستی لێت ناشارمەوە لە شاری سلێمانیا چەندین کەسی بازرگان هەیە کە دەستیاوەتە ئەم یاریە کە ڕۆژێ لە ڕۆژان ئاسنێکی بەرز نەکردوێتەوە نازانێ ناوی دومبڵس و شەفت چییە بۆ نمونە شتێکی خۆشت بۆ باسکەم یەکێ لەو کۆگا وەرزشیانەی کە موادی ئەم یاریە ئەفرۆشێ وتی برادێک هاتۆ بۆلام وتوێتی ئانەختێ لەو شتانەم بەرێ وتمە ئاخر یعنی چیت بەمێ وتوێتی ئەلەم شتانە دەستی بۆ شەفت و دومبڵس و شتەکان ڕاکێشاوە لە گەوەزنەکانە وتوێتی لەمانە ئەخ کاکە ئەمانە ناویان هەیە تۆ نابێ ناویان بزانی تۆ چێ مدەڕیبتە با بێ بزانم چیت ئەوێ چیت ناوێ وەحاصل ئاوای لێ هاتۆ ئێستا لە بەداخەوە کە هەر کەسێک شتێک پارەی پێ بێ هیچ لە یاریەکەش نازانێت لە چی بازرگانی بەڵێ تا چەند گرنگە ڕاهێنەری هۆڵەکە یاخود سەرپەرشتیاری هۆڵەکە یاریزانێکی ئازبەرز بێ یەکێک بێ لەو پاڵەوانانەیە کە ئەنجام و دەستکەوتی هەیە بۆ ئەوی بتواندرێ هەم لە ڕووی تەندروستیەوە کە ئەزمون و شارەزای هەیە لە ڕۆکەی تریشەوە پێگەیاندنی یاریزان زۆر ڕاستە بەڕاستی ئەمە نەک ئەوەی کە یاریزان ئەبێتە هۆی بەرەو پێشتون بگرە ئەبێتە هۆی بەرەو دواکەوتنی و هەنێ جار لێکەوتەی خراپی لێکەوێتەوە کە یاریزان تووشی ئەنزیلاق و تووشی هەنێک نەخۆشی ترەکاکە هەتا ژیانی هەیە پێوەیە ناڵێنەیە ئەمەش بەداخەوە ئەیڵێم لەخوا بەزیابێت لە ئێستاشا ئیتیحادی لە ژوانی سلێمانی هەوڵێکەیە بۆ ڕێخستنەوەی ئەم کارانە بۆ ڕێخستنەوەی ئەم کارانە و کۆنتترۆلکردنەوەی هۆڵەکان ئیشەڵا بەشکم بیبینین لە داهاتووە کە ئەم کێشەیە چارەسەر کرابێت لایەنیشتر لایانی هۆرمۆن و پرۆتین و مادە خۆراشیەکانە ئەم زۆربوونی جۆرەکانی هۆرمۆن و پرۆتین و مادە خۆراکەکان وای لێ نەکردوون کە سەر لێ شێوانێکە بێ لەوەی جۆرێک بەکارهێنی یاخود ئەم مادەیە کامەی کوالێتی بەرزە سوودی ئەبێت بۆ ئەو یاریزانێک کە یاری لەش جوانیەکە ڕاستە وەکو پێشتر باسمان کرد ئەمیش لێر ناشارم و ئەمیش بۆتە بازرگانی بە ئامانجی بازرگانی زۆرتر ئەم کارانە ئەکرێ کە بەڕاستی نازانی کامە جۆر کوالێتی باشە کامە جۆر کوالێتی خراپە لەبەر ئەوەی نەسەلمێنراوەکە کە چ جۆرێک باشە بە پێی ستانداردە جیهانیەکان هەنێک مادە هەیە هەنێک شەریکە هەیە کە موادەکانیان زۆر کوالێتی و زۆر باشە بەڵام ئایا ئەو کوالێتە ئەگاتە دەست ئێمە ئایا چ گرنتێک هەیە کە ئەمە فەیگ نییە بەڕاستی ئێمە لەکوێ بیزانین کە ئەم موادەی کە گەیشتۆتە دەست ئێمە فەیگ نییە هیچ پێوەرێکیش نییە بۆ جیاکردنەوەی عەسڵی و عادی لە یەک بەڕاستی چۆن ڕێنمایی یاریزانانەکەن بۆی بەکارهێنانیان بەتابەت ڕەنگە لە هەندێک حاڵەتا بەکاربێنە زیانی هەبێت و لە ڕووی تەندروستیشەوە کاریگەریش خراپی لەسەر دروستکات ڕاستە وڵای ئێمە بە پێی توانای خۆمان ئەوەی کە یاریزان کە بێتە لامان و بێوە ڕێنماییکەین ڕێنمایی یەکەین کە بەو شێوەی کە نەکەوێتە هەڵەوە بەڵام بەداخەوە دیسان ئەماڵم هەنێک لە یاریزانان هەڵپا ئەکات یاریزان هەیە نەگەیشتۆتە تەمەنی دیاریکراوی خۆی کە ئەم موادانە بەکاربێنێ نەگەیشتۆتە 18 ساڵ یەد ئەڵێ ئەبێ موادە تاواکەرە خۆراکیەکانم بۆ بنووسی ئێمە ڕاهێنەر کە ناتوانین ڕێنمایی بکەین لەبەرەوەی تەمەنێکی نەگەیشتۆتە ئەو تەمەنە بەڵام سەیرەکەی لەولاوە ئەچێتە دوکانێکی تاواکاری خۆراکی و لەوێ هەموو موادەکان بەدەست دەهێنێت و کەس ڕێگری نییە لێ و بەکاریشی هێنێ و تۆ ناتوانیش ڕێگری لێ بکەیت پێویستە یاریزانانی لەش جوانی چەند مانگزارێک
پشکنینی گشتی بکەن بۆ ئەوەی بزانن ئەو مادە خۆراکیانەی بەکاریان هێناوە کاریگەری لەسەر تەندروستی دروست نەکردووە. بەتەکید ئەمە هەموو یاریزانێک پێویستە نەک یاریزان هەموو کەسێک لەم لە دوای 30 ساڵیەوە پێویستە 6 مانگ جارێک پشکنینی گشتی خۆی بکە بۆی بزانێت چی ئەگوزارێ لە ناو لاشەی ئەما بەڕاستی. یاریزان هەیە سەیرەکەی هاتۆ بۆ لام جسمێکی زەعیفی یعنی زۆر بێهێزی هەیە بەڵام سەیرەکەی کە فەحسی خۆی کردووە سەیرەکە چەوری خوێنی زۆر بەرزە. ئەمە هیچ پێوەرێک نییە بۆ ئەوەی کە ئەمە لەشی قەڵەوە چەوری بەرز بێ ئەمە زەعیفە چەوری بەرز بێ. لەبەر ئەوە پشکنین هەردەم باشە و ئیسفادەی لێەکە. بەنسبەت دیاریزانی لەشدوانیشەوە ئەوانەی کە هۆرمۆن بەکارێنن بەتەکید پێویستە زووتر کۆنتترۆلی خۆیان بکەن لەژێر ڕێنمایی ئەگەر هەبێ دکتۆر باشترە بەداخەوکە یڵێم دکتۆرەکانی ئێمە ئەو دکتۆرانەی کە لە بواری هۆرمۆنا ئیشەکەن ناسنە ئەو بابەتەوە خۆیانی لێنایەن ناچار ئێمەی ڕایەنەر ڕێنمایی یاریزانان بکەین کە لەوانەیە لە هەنێ حاڵەتا کە مکوڕیت یابێ بەڕاستی وەکو پێویست نییە چکە ئێمە بە عیلمی نەما خوێندەوە بەڕاستی ئەوەی کە شارەزاین لێی بە پێی تەجروبە و ئەزمونەی کە خۆمان هەمانە ئەمەش کە مکوڕێ بەڕاستی کاتێک پاڵەوانتی ئەکرێتەوە زۆر جار ناچارن بە ناوی یانەیەک بەشدار بن یا خودەوە تاکە زیاتر ئێستا پاڵەوانتی بۆ هۆڵەکان ڕێکەکرێت. ڕاستە ساڵانە چەند پاڵەوانێتێک ڕێکەخرێت لەسەر ئاستی شارەکان و هەرێمەکان و باڵی عێراقش بەگشتی بەڵام زۆربیان بە ناوی هۆڵەکانەوە دەکرێت کە ئەمەتیایە یاریزان ئازادە لەوەی کە بە ناوی هۆڵی خۆیەوە بەشداریەکەیان بە ناوی هەر هۆڵێکترەوە بەڵام لە پاڵەوانێتی یانەکان یاریزان ناچارە کە بە ناوی یانەیەکەوە ماندووبوون و هاوکاری هیچ تەنانەت جاری وایە ناوی یاریزانەکە نازانێ یعنی ئەو دەستەیە کە بەڕێوەیە با ناوی یاریزانەکە نازانێت بە ناوی ئەوانشەوە بەشداری کردو و ئەنجامەکەش بۆ ئەوان ئەم ئەنجامەکەش بەتەکید بێگومان لەوەی کە تۆ جوانی لەشی ئارنۆڵد وای لە تۆ کردووە ڕوو لە یاریەکە بکەیت بە هەمان شێوە بێ خەونیشتەوە بێت لە داهاتوودا بەشداری لە پاڵەوانتی ئارنۆڵد کلاسی بکە کە ئێستا ساڵانە ڕێکەکرێت و خۆشی ئامادە ئابێت. ڕاستە ئیشاڵڵا ئەوە خەونی داهاتوومە بێ یاریزانی لە جوانی تا ئەو کاتی تەمەنی کۆتاییەت هەر بە ئاواتەوەیە بەڕاستی چکە ئەم یاریە وەکو بڵێم شتێکی عجیب وایە کاسێتە لەشتەوە ینی کە هێتە مێشکتەوە ناتوانانی وازی لێبێنی ئەوەشی کە وازێنێ بە فترێکی کە مەگەڕێتەوە سەریارێکە هیوایەتێکی خۆشە و بەڕاستی خۆشێکی خۆش زۆر بە ئینسانە بەخش. ئێمە هیچ شتێکمانەما خۆتە شتێک دەبێت زۆر سپاس بۆیەوە بۆ پێدانی ئەم دەرفەتە و دەستخۆشتان لێکرد. زۆر سپاس هیوادارین لە داهاتوودا بتوانیت ئەنجام و دەستکەوتی زیاتر بەدەستبێنیت هەروە خەونەکەشت بهێنیتە دیکە بەشداریکردنە لە پاڵەوانتی ئارنۆڵد کلاسیک.
داواکارین بەرپرسانی وەرشی زیاتر گرنگی بە پاڵاوانان دەن و بە تایبەت لە بەشداریە نێودەوڵەتەکانیان بۆ ئەوی بتوان بوونی خۆیان سەرمێن و ئەنجام و دەستکەوتیش بۆ کوردستان بهێننەوە. وەک بیرخستنەوەیەک بەرنامەی ستادیۆم ڕۆژانی دووشەممە سعات 9:05 دقیقەی شەو پێشکەش دەکرێت. ڕۆژی سێشەممە سعات 2:05 دقیقەی دوانیەوە دووبارە دەکرێتەوە. کاتێش خۆش بۆ هەمووتان.